سڵاو بەڕێزان لەم ئەڵقەیەشدا بەردەوام دەبین لەسەر ژیانی کاک ناسری سوبحانی بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر نوعمان هەر بۆ زانیاریش دکتۆراکەی دکتۆر نوعمان لەسەر کاک ناسری سوبحانی خۆیەتی بەخێربێی. دکتۆر حەزەکەم لەم ئەڵقەیەدا زۆرتر بچینە سەر مەسەلە سیاسی و نەتەوەییەکان و هەڵوێستەکانی کاک ناسر. قەدەری ژیانی ئەووا بوو لە کاتی بڵێن ژانێکی گەورەی گەلانی ئێرانە دەرەکەوێت کە بریتێ لە شۆڕشی ئیسلامی ئێران. پێش لە سەردەمی شایشە کاک ناسر چەند دەورێکی بووە لەم بارە ئەوە چۆنە؟ بەڵێ تەمان سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە دووبارە. مامۆستا ناسر دوای ئەوەی کە لە ژیانەکەی ئاماژەمان کرد دوای ئەوەی ئەبێتە ئیمام و خەتیب و حوجرەیەک دروستەکە ئەوانە ئیتر وەکو چاکسازێکی کۆمەڵایەتی وەکو پێشەنگێکی کۆمەڵایەتی لە مەنتیقەکە دەرەکەوێت هەر لەو کاتەوە کە ئەبێ بە خەتیب و خوتبەیە بێ و خوتبەکانی گەرمە بن و ڕخنە لە دەسەڵاتدارانی ئێرانەگرێ هەر لەو کاتەوە ئیتر کێشەی بۆ دروستە بێ لە ڕاستیە و چەند جار ئەو کاتە دەستگای مخابەراتی بەڵێن نیزامی شاکە پێوتراوە ساواک چەند جار هاتوون و قسەیان لەگەڵ کردوون و لەگەڵ کەس و کارەکەی و لەگەڵ خۆی و چەند جارێک مەحاوەلەی گرتنیان کردو و بەڵام لە گرتنەکانە سەرکەوتوو نەبوون. مامۆستا ناسر بەس ئەو لە گوندێکی بچووک دووریستانە چ دەورێکی ئەبێت دەورەکە ئەوە بووە کە خەڵکی پاوە هاتوون بۆ لای ئەوان هاتوون بەڵێ اینجا دووریستان شوێنێکی بڵێ گوندێکی بچووکە بەڵام شوێنەکەی استراتیژیە سەرجادەی عامە ینی ڕێگەی کرماشان و جوان ڕۆوانەیە بۆیە شوێنێ بۆ لە پاوە ڕۆیت بۆ جوان ڕۆیا بۆ کرماشان لەسەر ئەو جادەیە بەڵێ اینجا هەر مزگەوتەکەش لەسەر جادەکەی وەیسی قەڕەنیش لەوێ خەڵک زۆرتر وەیزە تقریبا ئەولادترە ما بڵێن لە پشتی ڕۆوان سەرەوەیە المهم ینی شوێنەکە شوێنێکی استراتیژی بووە خەڵکێکی زۆر ڕۆیان تێکردو مامۆستا ناسریش زوو چۆتە پاوە چکە پاوە دوور نییە عەرزم کردی ئێستا تێکەڵ بووە ینی بەیەکەوەیە ئەمە وای کردووە هەم لەبەرەوەی شوێنەکە خەڵکیەوە شوێنەکە بچوو بووە ئیتر کەسێک جوڵابێت هەیە دەرکەوتووە و خەڵکێکی زۆریشی لە دەوری خۆی کۆکردوێتەوە ئەمە وای کردووە کە هەر لەو کاتەوە مزایقات و تەنگ پێڵچنین و ئانان بۆ دروست بووە. ئیتر لێەوە دەست پێکا مامۆستا ناسر وردەوردە وەکو باسی شەکرێت چالاکی هەبووە لەگەڵ برادەر و ڕەفیقی خۆیان تەجەموعاتیان دروست کردووە کاری بەڵێن بانخوازیان خۆ پیشانداریان کردووە. بەڵێ جا دوای ئەو ئیشانە مەسەڵەن مناسەباتیان قۆستۆتەوە مەسەڵ یادی مەولود و ئەوانە لەوێ تەوجیهاتی خەڵکیان کردووە ڕخنیان لە شاگرتووە ینی بۆ ئەو کاتە کەم نەبووە ئەو بابەتە جگە لەوە تەجەموعیان دروست کردووە ڕێپێوان ڕوویداوە بە تایبەتی سەرەتای شۆڕش کە ئیتر وردەوردە شۆڕش گەرمە بێ و لەبەرەوەی کاک ئەحمەدی موفتیزادە و ڕەحمەت بێت لە کرماشان لە سنە دەرەکە بمبورە ئەوم بیر چوو دوای کاک ناسر سەر بە مەکتەب قورئان بۆ لە پێشە داڵێن 2 ساڵ لە جاتی کاک ئەحمەد سەرۆکاتی سەر ڕاستە ئەوە ئەوایە ئەگەر بتوانم بیڵم بە کورتی طبعا ئیتر کە شۆڕش دەست پێەکە کاک ئەحمەد وەکو ڕابەرێکی گەورە دەرەکەوێت لە ئێران مامۆستا ناسروانیش ئیتر ڕاستەخۆ ناڕاستەخۆ نەوعێک پەیوەندیان هەبووە بۆی کە چی بکرێ بۆ منتیقی کوردستان و حتا ئەهلی سونە و ئەمانە ئیتر ئەمە چالاکیەکان زۆرتر لەوە خۆی بینێتەوە. مامۆستا ناسر ئەگەر جوابی ئەو پرسیارە بەمەوە مەکتەب قورئان نەبووە نەخێر بەڵام ئەوەی کە جەنابتە فەرمووی دوای ئەوەی کە شورای شەمس ئەگەر هاتی لەسەری باسیەکەین لەلایەن ئێرانەوە قەدەغە ئەکرێ و پەلامارە درێ بەشێک لە با بڵێن ئەندامەکانی ئەگیرێ ئیتر بڕیارە مامۆستا ناسر و کاک ئەحمەدیش بگیرن کاک ئەحمەد ئەگیرێ بەس مامۆستا ناسر ناگیرێ کە کاک ئەحمەد ئەگیرێ و زۆرێ لە دۆستان ئەگیرێن مامۆستا ناسر لە مەریوان ئەبێ ئەو کاتە داوای لێ ئەەکەن دۆستان ینی برادەرانی مەکتەب قورئان کە بێتە سنە وەکو شوێن پڕکەرەوەی کاک ئەحمەد ئیتر کۆمەڵە ئاساری باشی لەو کاتە ینی بەرهەمێناوە یەکێک لەوانە خواناسیەکەیەتی ئەوەی من بزانم باسی شورای شەمس کرد ئەوە چییە؟ جا ینی شتەکان ماشەڵڵا خێرایە فرای زۆر ناکرێت ینی دوای ئەوەی تر شۆڕش گەرمە بێ تەمان لەگەڵ کاک ئەحمەد تر شۆڕشەکە سەرەگرێ و ئەمانە
دوای ئەوە ئیترۆکو بڵێ ئیمتیحانە گەورەکە بۆ ئەمان دەست دەبرم ئەوان پەیوەندیان بە خومێنیەوە هەبوو لەو کاتێ لە پێش شۆڕش کاک ئەحمەد بەڵێ هەی بووە کاک ئەحمەد نامەی بۆ ناردووە و پەیوەندی بە کۆمەڵێک خەڵکی ترەوە هەبووە ئەگەر هەڵە نەبم وەکو بەهەشتی و تاڵەقانی ئەوانە چۆ کاک ئەحمەد پەیوەندێکە خۆیت ئەم مەوزوعە ئیلا بێ باسی ئەحمەدی موفیزادە بکەی بەبێ ئەوە مشتە باز ناکرێ ئەو کاتێک کە کاک ئەحمەد ئەگیرێ لە زەمانیشا پێم وابێ لە زیندانی ئەوینە هەندێک لە ڕموزی وەکوڵێ ڕموزی سەوەر ڕموزی شۆڕشی ئەو کاتە ئەناسێ ئیتر ئەوە بۆ ئازانم پەیوەندیەکان لەوە دروستە بێت نامیان نردووە بەڵێ بۆ لای خۆمێنی نوێنەرێک ئەچن بۆ نەجەف ئەو کاتە بە سڕی کە دێن ینی ئەوێنەوە بڕۆن لە زەمانیشا دێنە سنە شەوێک لای کاک ئەحمەدە بن شەوێکە نازانم المهم معلومەکە بۆی بەهاڵە ناڵم المهم کاک ئەحمەدیان دیوە و توانە ئەچین بۆ لای ئاغای خومێنی ئەگەر شتێکت هەیە بیڵێ با ئێمەش ئاوا بکەین ینی ئەو پەیوەندی هەبوو بەڵێ ئیتر حتا مەزم بەیاننامەکان کە نێراوەتەوە لەلایەن خومێنیەوە بۆی لە ئێرانە با بڵێن پەخش کرێتەوە بۆ خەڵک وەکو ئەدەواتی شۆڕش و باڵێن ئەدەبیاتی شۆڕش یەکێک لەو کەسانی کە تەماشای ئەو بابەتانەی کردووە کاک ئەحمەدەوە ینی حتا باز لەوەکەنەوە هەندێشتمان دەستکاری کردووە کە تۆزە ناوێەوە با بڵێن باش نەبوو بەلایەنەوە ینی کاک ئەحمەدە ناو جەرایانەکە بوو مامۆستا ناسریش ئیتر بە جۆرە لە جۆرەکان عەرزم کردی پەیوەندێکی هەبوو بەم بابەتەوە هەتا شۆڕش سەرەگرێت کە شۆڕش سەرەگرێت ئیتر ئیمتیحانی ئەوانە گوتم لێوە دەست پێەکە چاوەڕێن شۆڕش بڕیار بۆ چکە پێشتر وا ڕێکەوتون یا ئاوا قسە کراوە کە ئەبێ مافی نەتەوەکان بدرێ بە تایبەتی گەلی کورد کە زوڵمی لەسەرە ئەمە لە چەند شوێنە بڵاوکرێتەوە یان یەکێک لەو شتانەی کە فریان نەکەوتین ئاماژە بێگین کاک ڕاستتر لەگەڵ کۆمەڵی خەڵکە لە پاوە حیزبێکیان دروست کردووە حیزبێکی سەرەتایی بە ناوی حیزبی لایەنگرانی حکوومەتی قورئان شتێکی ئاوایە ناوەکە ئەگەر هەڵە نەبم کۆمەڵش خاڵیان نووسیەوەکو لە بەیاننامەکە یەکیان ئەوەیە کە ئەبێ سیستەمی چینایەتی لەسەر نەتەوەی کورد هەڵگیرێ نەتەوایەتی عەفوو اینجا ئەبێ لە ڕووی هینەوە لە ڕووی داهاتی ناوچەکان بە عەدالەت دابەش بکرێت کۆمەڵە خاڵی ئاوایەتیایە لە ڕاستیە بەڵام ئەوە چینایەتەکە لەوام ینی ویستم باسکەم کاک ئەحمەد بە سەراحەت وتوێتی بە سەرانی شۆڕش ئەو کاتە وتوێتی ئەبێ سێ زوڵم هەڵگیرێ لە ینی لەسەر خەڵکی ئێران بەگشتی و کوردستان بە تایبەتی سیستەمی مەزهەبی سیستەمی نەتەوەیی سیستەمی چینایەتی بەڵامی تر دوای شۆڕش دیارە بابەتەکان بە جۆرێکی تری لێ بەعکس بوو ینی شۆڕش سەرانی شۆڕش نەچوونە ژێرباری ئەو بابەتە تەبەن کۆمەڵ ڕوودا دیارە ڕوئەدا من ئەڵبەت تاریخ نووز نیم و عادەتەن متابعی سیاسەتی زۆر ناکەم بەس بەقەد ئەوەی کە پێویستی ینی پێویست بۆ لەم بابەتە تێبگەم بە دوایە چووم هەندێک لە سەرانی شۆڕش متعاتیف بوون ینی باوەڕیان بە بابەتەکە هەبوو یەکێک لەوانە تاڵەقانی بووە مەسەن تاڵەقانی خۆی دێتە سنە کاک ئەحمەد لەگەڵ ینی کۆمەڵی خەڵک و مامۆستا ناسریش کۆنگرەیەکی گەورە ئەبەسن دوای 6 مانگ دوای سەرکەوتنی شۆڕش کۆنگرەیە بەسن لە سنە بە ناوی کۆنگرەی ئۆتۆنۆمی لە سنە کە باسی بە زمانی خۆیان باسی خودموختاری ئەکەن بۆ کوردستان ینی تاڵەقانی دوایی کە ئەمەی بۆ عەرزەکەن کە ئەو خۆی دێتە سنەش دوایی ئەڵێ ئەگەر ئەمەی ئێوە باسەکەن ئاوا بێت هیچ کێشەیەکی نییە ئێمە بۆ لە خودموختاری بترسین ئەوە هەر لەفزی تاڵەقانی بەس بەداخەوە کۆمەڵێ ڕوودا و ڕۆدا ئەم ڕەمزانە تیا ئەچن ینی هەر خودی تاڵەقانیش دوایی بەڵێ بەڵێ ئیتر کۆمەڵە دەموچاوی ئاوا وکۆڵە ئیتر من ڕاستی ئێستا نازانین چۆن تەوجیهکەین بەڵام بەهەرحاڵ ئەو دەموچاوانەش نامێنن ئاقاری شۆڕش بەوە چێکە ئیتر بەداخەوە دۆخەکە بۆ دل کۆڵە لە بەرژەوەندی کورد نابێت ئەو شورای شەمس دوای ئەوە مەسەڵەن دوای ساڵێک زیاتر طبعا تا 6 حومانگی سەرەتا ئەوە دیارە بینخۆشیێک هەبووە بینخۆشی بە معنای ئەوەی کە سەردان کراوە و با بڵێن لە ئیتیفاقا بوون و سیغەی وڵات چۆن ڕێخەن و ئەم جۆرە شتانە چکە شتێکی من لێرە حەزەکەم ئاماژەی پێ بکەم هەندێک جار باز لەوە کراوە چۆن دوای ئەوە ئەمان بیریان لەوە نەکردو یا کوردستان بەگشتی و کاک ئەحمەدیش تەنانەت ینی باسی بژاردەی چەکداری وەک چەک مەسەلەن مەنتیقەکە کۆنتڕۆڵکەن ڕاستێکی ئەوەیە کە شتێک لەم مەوزوعان کە من جاری وای دیومە هەستەکەم هەڵەیەک هەیە کە ئاماژەی پێناگرێویش ئەوەیە ئەرتەشی ئێران هەڵ ناوەشاوەتەوە ئەمە خاڵێکی گرنگە ینی ئەو کاتێک کە شۆڕش سەر ئەگرێت چ کاتێکە ئەو کاتەیە کە ئەرتەش واتە سوپا ئەڵێ کاکە من بێلایەنم لەبایە ئیتر ئەوان ئەڵەن سەرکەوتی بۆ ئەو کاتە بەختیار ئیتر هێنە خوارەوە بەڵێ بەڵێ اینجا شاع ڕوا بە تەواوەتی ئەوە لە لەحزەی سەرکەوتنی شۆڕشە کە هێشتا خومێنی نەگەڕاوەتەوە دەی کەواتە دوای سەران هەمووی کوژێ تەسفیانەکەن بەڵام قسەکە لە یەک شتایە ینی ئەم بژاردە چەکداری ئاسان نەبوو بۆ چونکە سوپا لەجێی خۆی بوو سوپا لە شوێنی خۆی بوو ئێستا عێراق مەسەلەن کە ئەمریکا هەر داگیری کرد عێراق سوپای نەما
وەنا بەڵام لەوێ ئەرتەش لە شوێنی خۆی بوو ئەم بژاردەیەکی تەواو نەبوو یعنی لەوە ناچێت جدوای هەبووایە. المهم دوای ساڵێک زیاتر دانوستان و هاتوچۆ دەرەکەوێت کە جۆرە دڵساردی دروستە بێ لە بینە بە تایبەتی لە مادە دەستوریەکە کە باز لەوە ئەگرێت کە مەزهەبی ڕەسمی ئێران ئەبێ شیعەبێ و ئەمە ئیتر مامۆستا ناسر ئەوان دڵسار دەکا و کاک ئەحمەد بە تایبەت و وتارەکەی حسینی ئیرشادی کاک ئەحمەد کە توندە لە ڕاستیە واضحە زۆر شەفافە ینی بە تەواوەتی ڕەخناگرێ و کۆمەڵە شتی تری بە دوایە کاک ناسر خۆی مەقالات هەنووسی حتا پەیوەندی دیبلۆماسی بە دەرەوە ئەوانش بەڵام دیارە کاریگەری نابێ مامۆستا ناسر ئەڵێ با ئێمە شتێک دروستکەین عفو کاک ئەحمەد با ئێمە شتێک دروستکەین بە تەفاهم لەگەڵ ئەوڵەت ڕموزی کورد و ڕموزی سونە بۆی بپارێزرین بەس لە سونە لە ئێران هەر کورد و بەلوچەوە هەنێکیش لە هەندێک لە عەرەبیشی تایە بەڵێ فارسیش ڕەنگە ڕێژەیەکی کەم هەبێ ئیتر بۆ ئەڵەن بۆ ئەوی هەم چکە باسەکە و ستەمی مەزهەبی و ستەمی با بڵێن نەتەوەیی ئەڵەن بۆ ئەوی وەکۆڵە خۆمان بپارێزین با شورایەکی گەورە دروستکەین کە هەمووی لەخۆ بگرێ بۆ شتێک دانن بە ناوی شورای مەرکەزی سونەت ئیتر لە بەلوچستانەوە خەڵک دێ مەولای عەبدولعەزیز وان بەشدارە بە نۆکۆ ڕەمز و لە کوردستانیش تر کاک ناسری تایە کاک ئەحمەدی تایە و کۆمەڵی مامۆسای گەورەی کوردستان مامۆستا محەممەدی ڕەبیعی ئەوانەی کە بەشورن و هەندێک کەسی تریش ئەلمویم کۆبوونەوەی یەکەمیان لە تارانە بێ بەڵام هەر ئەو کاتش بە جۆرە جۆر تۆمەتبارکردن تۆمەتباریانەکەن ساڵێک تێ ئەپەڕێ بۆ ساڵی دواتر لە هەمان تەوقیتە داوا ئەکرێت کە کاک ئەحمەد دەڵێ با کۆنگرەی دووهەم ببەستینەوە بۆ شەمس هەندێک تەحەفوزی پێدەن ئەڵەن جەوەکە خراپترە و لە ساڵی پارۆوانە مەیگرە بەڵام کاک ئەحمەد هەر سوورە لە کرماشان ئەڵێ ئەوێ بیگرین بەڵام تر ئەوە ئەدەن بەسەر کۆنگرەکە و دەستگیرکردنەکە لێەوە دەست پێەکە مامۆستا ناسر با بڵێن بەردەستیان ناکەوێت و کاک ئەحمەدیشیان بەردەست ناکەوێت بەڵام دواتر کاک ئەحمەد ئەگیرێ ینی ئەوە جەرەیانەکە بۆ جۆرەیە پرسیارکە لێرە بۆم دروست بوو لە باسی چەکەکەیە ئەو بیستومە کاک ناسر لە پێشە ئیمانی بە خەباتی چەکداریە بۆی ترهینی ئیسلامی یا نەتەوەی نازەم لەمە چۆن دوای فترەیەکی لەوە ئەچە فترەیەکی کەم بوو بێ حقیقەت احتیمالە مدەیەکی کەم بوو بێ چونکە ئەوە مامۆستا عەبدولقادری تەوحیدی باسیەکە چونکە من تقریبا تۆزە بە دوایە چوم هەر ئەو ئاماژەی پێەکە بەس لەوە ئەچە کەم بوو بێ احتیمالە هەر ئەو سەرەتای شۆڕشە بوو لە ڕووی جیهادیەوە یا لە ڕووی نەتەوەیەوە مەبەستی بووە باسی کوردستان بووە نا باسی نەتەوەیە بەڵام تر کەسێکی ئیسلامی کە خەباتی نەتەوەیەکە هەر ناوی ئەنە جیهاد یانێ ڕۆگو جیهاد وەکو دینەیکە جا ئەوە ئێمە لێرەوە ئەکرێ ئەوە بکەین بە دەواازەی ئەوەی کە مامۆستا ناسر لە ڕووی نەتەوەیەوە جگە لەم جوڵانەی کە کردویانە مەسەڵەن چەند جار چوونەتە مەسەڵەن قوم چوونەتە تاران بەردەوام بۆ ئەوی بە جۆرە لە جۆرەکان کوردستان حقوقێکی بدرێتێ بەڵام بەداخەوە سەرناگرێ هەر جوڵەی نەبوو کە مامۆستا ناسر ئەدەبیاتی بەرهەمهێناوە لەم مەجالە کە ئەوە بەڕای من ینی جێی سەرنجترە لە کۆمەڵە شوێنە ئەمە دەرەکەوێ مەسەڵەن هەر ئەگەر ئەخیرشت بڵێم لەو کۆنگرەی کە ڕابطەی ئیسلامی یا دروست کراوە لە ئەستەمبول بە سەراحەت ئەوەی کە لێوە بەشدارە شایەتی ئەوەدا لە حدودی فیدراڵی باشترین چارەسەرە لانی کەم لەم کاتە بۆ کورد جگە ئەمە وەکو جوڵە بەڵام وەکو ئەفکار ڕیسالەت و ئالام بە بۆچوونی من باشترین ئەدەبیاتە وەکو کەسێکی ڕیسالەت و ئالام چیە ڕیسالەت و ئالام ئەو کاتەیە کە هەڵەبجە کیمیاباران ئەکرێ و تەقریباً دوای با بڵێن ئەنفالیشە بە جۆرە لە جۆرەکە یا لە ناو جەرگەی پرۆسەکانی ئەنفال پێکەوە تقریباً لەوێ تەمان ئەویش ئەم شتەی بینیوە و لەو منتیقا بۆ ئەمانە ڕیسالەیەکی بە عەرەبی نووسیوە ڕیسالەیەکی بچووکە گەورە نییە تقریباً ئەگەر تایپ چاپ بکرێت لەو 15 لاپەڕەیەک بێ نامەیەکی نووسیوە بۆ حزوری پێغەمبەران سلامی خۆیان لەسەر بێ هەموو ناڕەحەتی و خەم و ناڵەکانی ئەم میلەتە ئەخاتە خزمەت ئەوان بۆیە بەڕاستی ئینسان کە ئەخوێنێتەوە جگەلەوەی لە ڕووی بەلاغیەوە سەیرە کە کوردێک توانیوێتی ئەوەی پێڵێن نەسەر داڕشتنی کوردێک کە لەناو عەرەبا هەر نەژیاوە نا ینی من دکتۆر مەحسین عەبدولحەمید بەڵێ خۆی کوردە بەس خۆ عەرەب زانە و هەر خۆی بە عەرەبی وەنیە یعنی یەکێک لەو کەسانەی لە یەک دوو جار لێم بینیوە ینی هەر ئەوەی وتی پێم سەیرە ئەم پیاوە چۆن توانێتی ئەمە داڕێژێت بەم شێوازانی لە ئاستێکی باڵایە سەرنج لەوە ئەوەیە کە ڕیسالەت الئالام ئەگەر هەسپی ئاماژە بە هەندێک شتی ئەەکەم یعنی نەقدی سەردەمی مۆدێرنە ینی گەڕانەوەی بۆ ئەخلاقی ئەسیلی مرۆڤایەتی ینی ئەمە باسی ئەوە کە لەم سەردەمی مۆدێرنا کە هەموو شتێک دابەش کراوە کورد بێبەش بوو
يعني تعبير أعلم حالتك كرد وكو كرد بيبجبو اینجا لە یەک شتی ترا کە سەرنجڕاکێشە ئەوەیە کە زۆر جوانە ینی نەسرەکەی جوان کردو ئەوەیە کە هەندێک کۆدی کوردەواری تێکەڵ بە ئەدەبیاتی قورئانی ئەکا مەسەڵەن ئەڵەشی ئەو ئاەتەی ئەو دوعایە کە لە قورئانایە فەرمێ أفرغ علينا صبرا وثبت أقدامنا يا وتوفنا مسلمين أفرمي ويفرغ علينا صبرا نقاوم به عواصف أرض شهرزور بەشێکی ئاەتە قورئانیەکەیە بەشێکی ئەمەیە یعنی لە زۆر شوێنە کوردستانی بەکارهێناوەتەوە کە ئەو هەر ئەو شوێنەی نەچەند شوێنێکی تریشە شتێکی تر کە ینی حساسەتی کاک ناسری پێبینی لە ڕیسالەت ئالام حساس بوونە بە دەسەڵاتدارێتی ینی زۆر بە نەقد و بە توندی باسی دەسەڵاتدارانەکە بەگشتی دەسەڵاتدارانی منطقەکە بەڵ نەهار گشتی بە هەمووی باسەکە ینی طبعا ئەوەی مامۆستا عەبدولکەریم فەتاح شتێکی لە زۆر نووسی بوو تعبیرەکەی جوان بوو بەلامەوە ئەڵێ کاک ناسر لە ڕیسالەت ئالامە دۆستی بۆ خۆی نەهێشتۆتەوە ینی هەمووی ڕەخنەکە هەمووی بە توندیش لە ڕاستیە ئیتر لە فەقرەیەکە دێتە سەر ئەوەی کە ئەوە باسی کورد دەکا ئەفەرمێ یا معشەرا ئەنبەئونا ئەننا خولقنا من ذەکەر وأنثى ها ئەدەبیاتە قورئانیەکەیە بەڵام ئەم دای ڕشتۆتەوە ئەڵێ ئێوە بە ئێمەتان وت طبعا لە خلالی قورئانەوە کە ئێمە لە نێرومەیەک دروست بووین و فەرقمان نییە و مساوین هەمومان جا دوایەوە فەقرەیەکی درێژە دوایە فەرمێ إليكم حديث شعب طالما نسيت رحمهم ئەڵێ فەرمون گوێ لە هەواڵی میلەتێک بگرن کە دەمێکە لە بیر کراوە و کۆڵ حسابی وە ناکرێ ئیتر دێتە سەر ئەوڵێ ئەرزی ئیسلام بەڵێ هەمووی دابەش کراوە بەڵام بەشی کورد مەینەتەکەی گەورەترە بۆ چونکە ئەڵێ عەرەب هەرناوە باڵێ عەرەب إنما قسمت أرضهم بينهم ئەڵێ ئەرزەکە لە ناو خوانە دابەش کراوە بەڵام ئەڵێ کورد بەش کراوە لە 5 پارچە باسی رووسیاش داگیر کراوە دابەشیان کردووە لە نێوان 5 قطعی ناوەنێەوە ینی پارچە پارچەیان کردووە ئیتر حتا تعبیری تند بەکارهێنێ بەرامبەر بە ئەتاتورک بەرامبەر بە ڕووس بەرامبەر بە بەعسی سووری و بەعسی عێراقی بەرامبەر بە ئێران ینی ئەو تعبیرێک کە حەزەکەم لێرە بێڵم ئەوەیە کە دوای ئەوەی ئەمانە عەرزەکە ئەفەرمێتی لا تسألونا ڕوبەڕووی پێغەمبەران لا تسألونا عما ذاق الكرد في إيران وكذلك الذين في سائر القطاعات الله پرسیارمان لێ مەکەن ئەوەی کە کورد چی بەسەرهات لە ئێران و لە سەرجەم پارچەکان بسبب كرديتهم ئێمە تعبیرێکی کوردانەیە بە بۆنەی کوردبوونیانەوە لا تسألونا پرسیارمان لێ مەکەن فإننا ئەوە تعبیر عەرەبێک حەزم بخوێن چکە تامێکی تریەیە فإننا نخاف إن أجبنا أن يتهمنا فريق من المسلمين بل فريق من الدعاة إلى الله بالعصبية القومية رخنا لو أنا قريب يعني تأويج هاتوا رخنا للدعاة الإسلام قريب بالله جاء أويكم عفوا والترجمة بقيت الله السؤال ما اللي ما كان كلمة شيء من بسرها طبعا أنا السؤال يعني سؤال ما اللي كان يعني كبلاغية شكو ئێمە گەر جواب بینەوە ترسین هەندێک لە مسلمانان بەشە لە مسلمان یا تەنانەت بەشێ لە بانکخوازانی ڕێگەی خوا کە خۆیان ناوناوە بانکخوازانی ڕێگەی خوا ئێمە تۆمەتبار بکەن بە دەمارگیری نەتەوەیی جا دوایی ئەڵێ بەڵام ئەمە بۆ چییە ئەڵێ فإنهم ئەوان ما أتى عليهم يوم يكون تكلمهم بلسان أمهم أو لبسهم لباسهم القومية جريمة تسبب ضنك العيش أو في بعض الأحيان إعدام الحياة قال أوان خوان بس نانديو بس هريان نهاتوا أجر بزماني دايشان قصب كان يا أجر جلي قومي ونتوي خوان لبركن أما بجريمة يقبه كبيته هوي أوي كجيان تنجو تاريخك يا تنادى هندي جار بيته هوي أوي كجيان لبسينته يعني إشارة بوي ككرت مثلا إيران وتركيا زماني شو برجي شو ثقافتشيان بس إيران وابو يعني إيران وانا بو أول دار أمجي تركيا وتقريبا سوريا شو سوريا جنسيشان نبو يعني فقيران كواتا يعني زور بواضحي جاء أجر درفنا بأمي أول بلم أوي كوردة كإما توين يعني أجر يجيك برس ولا إما السود سبحاني لتشيا أبينين يجيك لو مجالانا أمي أم بابتنا توي لقرآن بنقول كردوه فالموت ما مسا ناصر لا اسطنبول ئەمە باس کردو بەڵام بۆ ئەمەی نەکردوتە چوزانم جۆرێک لە استراتیژ مەسەرەن شتێک بۆ حکوومەتی ئێرانی یا داواکردن یا لە ڕنگ باتەوە لە ناو حیزبێکە بۆ نمونە حیزبی ئیسلاح کە سەر بە ئیخوانە لە ئێرانە خۆشی مامۆستا نزیک بۆ لایەنەوە
چۆن ئەمان نەکردوتەنی بەشێک لە ئەو بابەتە خۆی لە ڕاستیە سەرەتا هەر کردوانە استراتیج ینی پێش ئەوەی کە با بڵین قەدەغە بکرێن بە ئاوا بڵێن چکە لەو هینەی کە لەو کۆنگرەی کە عەرزم کردی لە سنە کە هەر تقریبان 6 مانگ دوای سەرکەوتنی شۆڕشە بە وازحی داوای فیدراڵیەکەن بەڵێ نەهەر پێش شەمس پێم وابێت تاڵەقانێ بۆیان باسەکە ئەڵە جەماعەت وتویان ئاخری ئەمە ئەگەر فیدراڵی بین بە کوردستان شوێنەکانی دریش داوایەکەن ینی قسەکان تا ئەوێش ڕۆشتووە ئەمان پێداگریان کردووە جگە لەوە شتێک هەیە من لێران بیڵم باشە ینی ئەلبەت مەبەسم گلەیی نییە لە کەس دوای ئەوەی شەمس ینی ڕوبەڕووی ئەو لێدان و شتە ئەبێتەوە برایانی بەلوچ بەشدارە بن لە ینی بەجۆرە لە جۆرەکان هینە بن وەکوڵ جۆرە لە بەشداریەکەن لە مۆزوعی دەستور و ئەو جۆرە شتانە ینی لە کۆبوونەوەی دووەمی شورای شەمسا برایانی بەلوچ بەشداری ناکەن ناشنە پاڵی بەڵامی تر جۆرە لە تەفاعول ئەکەن چکە هەر محسینی کە دیوەر شتێکی نووسیوە لەسەر کاک ئەحمەد ڕخنە لە کاک ئەحمەد دەگرێڵە کاک ئەحمەد زیان لە حەتون بوو بۆیە مەسەلەن ئاواژ بوو ئەلبەت ترەوە بۆ شوونی ئەوە بەڵام ئەمە ئێمە ئەکرێ بە چاکە بۆ کاک ئەحمەد و بۆ مامۆستا ناسر و ئەوانیشی بنووسین ئەمان زیاد لە حەد پێداگر بوون یەک هەنگاو نهاتوونەتە دواوە توانە ئەبێ ئەم داواکاریانە جێبەجێ بکرێ هەر بالمناسبە بلوچ زۆر وابزانام ئەو هەستەنەتەوەیەتوندان نەبێت ئەوان مشکلی نەتەوەیان کەمە بەڵێ بە فارسی قسە بەڵێ مشکلی فارسیش ئەوانەشیان نییە بەڵام هەرەوەی سوننن ئەوان اینجا لە ڕووی بڵێن پێکهاتی کۆمەڵایەتیشەوە ینی شوێنێکی عەشائیری و قەبیلەگەراییە زیاتر هەرچەند لە کوردی شار هەیە بەڵام ئەوان وەکو کورد نین فەرقێکی هەیە ئەوان زۆرتر بڵێن پەیوەستن بە یەکەوە قەبیلە ئیسە مەسەلەن هەر ئەو بەڕێزانە کە مەسەلەن بنەماڵەی مەولەوی هەتا ئێستاش ینی نیمچە حکوومەتێکن لەو مەنتیقی خۆیان بۆیەوە بە ئازادی ینی ئازادی چییە خۆ حکوومەتی ئێران پێی خۆش ئەوانی پێ خۆش نییە بەڵام واقعەکە هەیە بەس لە کوردستان ئەوها نەبووە لە کوردستان ینی مامۆستا ناسر ئیتر 7 ساڵ 6 ساڵ اختیفا بێ ینی کاک ئەحمەد ئەگیرێ بەو دەردە ئەڕوا خۆ ڕەمزێتی کاک ئەحمەد خۆ دیارە ینی ڕەمزێتێکی چەند گەورە بووە هەتا پیانە و خومێنی سونە وەکو شێوازە خۆگومانیتیانە ینی کاک ئەحمەد کەم نەبووە هەر کاریگەری لەسەر کۆی ئێران هەبووە اینجا ینی هەر مەشهورە خۆ ڕیسالەکانی سەردەمی هین هەیە سەردەمی شۆڕش هەر بە عەلامەی کوردستان نەک ینی هەر بڵێن سەحافەی ڕسمی ئێران هەر بە عەلامەی کوردستان ناوێت زۆر باشەوە بزانم کاتمان نەماوە بەس یەک پرسیاری ئەخیر چالاکی دیپلۆماسیەکانی مامۆستا ناسریانی غیری ئەمە دووا بزانم دوو جار چوو بۆ پاکستان جارێکی ئەگەر یەک تۆز بڵێم لەسەر فیدراڵەتەکە ئاوا بووە ینی پێداگر بوون لەسەری بەڵامی تر ینی جەوەکە جەوێکی مختەنیق و خنکاو بووە لەوە زیاتر نەبوو مامۆستا ناسر لە ڕووی دیپلۆماسیەوە بەشێکی مانوت کە لە سەرەتای شۆڕش ئەو هەموو جوڵ جوڵەکە هەبووە ئەلبەت ڕەنگە نەمانتوانی بە هەمووی باسکەین زۆر شوێنیان کردووە ینی بۆ ئەوەی هەم ئەهلی سوننە کۆکەنەوە هەم کورد کۆکەنەوە هەم پەیوەندی لەگەڵ سەرانی شۆڕش لەگەڵ شۆڕشی کووردە چەپەکان زۆرتر زۆر ئەزای چۆنە خۆی بڵین کێشەیەکی ئایدۆلۆژی هەر هەبووە بە جۆرە لە جۆرەکان بەڵام مامۆستا ناسر خۆی هەر لە دیوریستان چووە لەگەڵی قسەیان باش حیزبی دیموکرات خۆ چەپ بوو یەک دیموکرات کێشێکی ئەوتوان نەبووە لەو کۆمەڵی شۆڕش جێرانوانەیە ڕەنگە لەگەڵ بەس سەرڕای ئەوەش مامۆستا ناسر خۆ چەکدار نەبووە حتا چووە لەگەڵیان قسەی کردووە دوێتی وامەکەن مەزەن ئەم جۆرە ئوسلوبە باش نییە ئەوانایی ئەوە نەبێت دابڕی بێ لەگەڵ چکە پیاوێکی این بووە متمانە بەخۆ بۆ ئیجتیماعیش بۆ لەگەڵ خەڵکی شادانیشتۆ گفتوگۆی کردووە ویستمەوە عەرزی جەنابەت بکەم لە کۆنگرەکەی سنە نوێنەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەشدار بووە ینی حتا بڕیان بۆ مەرحومی قاسم لەو خۆی لەوێ بێ بەڵام تر نازانم بە هەر ئەسبەبێ خۆی ئامادە نەبووە ئەوە بەشێکی لایەنە دیپلۆماسیەکەی ئەوە بەشێکی تری ئەوە بۆ ئەو سەردانانە بۆ کە بە ئیختیفا ینی بە نهێنی چۆتە دەرەوە بۆ پاکستان ئەم دوو جارە ینی دیارە کۆمەڵە ئیشی کردووە یەک لەو ئیشانە ئەوە بۆ کە دواتریش وەکو مەلەف لەسەری حساب بووە بۆ موزوعی دۆسیەکەی قورس بووە ئەوە بۆ کە زۆربەی منشوراتی کاک ئەحمەدی کردووە بە عەرەبی و بە گۆڤارە جیهانیەکانە بڵاوی کردووە ینی مەسەلەی کورد بەڵێ ئەخباری مەوزوعی شۆڕشی ئیسلامی و زوڵمی کورد ئەوەی دیارە ناڵێن هەمووی مامۆستا ناسر بووە بەس بەشێکی زۆری مامۆستا ناسر بردوێتێ دەرەوە دنیای عەرەبی بە تایبەتی مامۆستا ناسر تێگەیاندووە حتا پاکستان ینی دوای ئەوە دێن وەزیری خارجی پاکستان لە مەقتەعەکان دێ ئەڵێ ئەوە چییە چۆن شتی ئاوا بێ مەسەلەن چۆن ئاواتان کردووە ئەمانە ئێران ئەم بابەتی پێ ناخۆش بوو چکە جۆرە لە ئیحراجیەک جۆرە لە فەزەحکردن بووە بەڵێ
مەقالاتێکی زۆر شوێ جارێک لە جارەکان نزیکی 2 ساڵێ ماوەتەوە ئەو کاتە هەمووی دانیشتۆ خەریکی ئەم جۆرە شتانە بووە بەس بەداخەوە ئەو نووسینانی کە نووسیوێتی بە ناوی خۆیەوە نەینووسیوە. زۆر سپاس وەبزانام کاتمان نەما زۆر سپاس ماندوومان کردین. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیە کۆتایی ئەم ئەڵلقەیەش تا میوانیشتر و بەرنامەیشتر خواتان لەبێت.